تایبەت بە پرۆژەیاسای بودجە لە نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا لە پاژەوەی کە ئەنجومەنی وەزیران بڕیاری لەدا و ئاڕاستەی ئەنجومەنی نوێنەرانی کردووی ساڕێکارە هونەریەکانی و ئەو بابەتانی کە پێویستە بە پرۆژە یاساکەوە لە دوای بۆنەکان و لەدوای ئەوەی مانگی پیرۆزی ڕەمەزان تێپەڕی ئێستا بەکوێ گەیشتووە و ئەو پشووی کە بەبوونی جژنی ڕەمەزانی پیرۆزەوە دەستنیشان کرابوو پشوەکە لە دوای ئەوەی کە کۆتایی هات ئەنجومەنی وەزیرانکەی کار لەسەر تێپەڕاندن خوێنەوەی پرۆژە یاسای بودجە دەکات کە لەنێو ئەم پرۆژە یاسایەدا چی دەکرێت بۆ کۆمەڵێک پرسی گرنگ لە نێویاندا کەرکک و هەروەها بودجە هەرێمی کوردستان بە دیاریکراوی چەند دەبێت لەگەڵ بەڕێز ماین کازمی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق گفتوگۆی بابەتەکە دەکەین. بەڕێز کاک موعین زۆر سپاس بۆ ئامادەبوونت. ئەمێ بزانم کە ئێستا ڕێکارەکانی تایبەت بە خوێندنەوەی پرۆژە یاسای بودجە و هەڵسەنگاندنی بەکوێ گەشتووە؟ و میهرەبانەوە لە پێش جەژنی ڕەمەزانی پیرۆزەدا خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسای بودجە کراوە چەندین گفتوگۆی لەبارەکرا لە ماوەی 2 ڕۆژی خایەن و چەندین تێبینی درا و چەندین گفتوگۆی تێدا بگەوە چەندین پێشنیار کرا سەبارەت و درانە لیژنەی دارایی سەبارەتەوەنا و لیژنەی داراییش خۆیان کۆبوونەوە گفتوگۆی درێژخایەنیان لەو بارەیەوە کردو سەبار بە تێبینی و پێشنیارەکانەوە کە بتوانن بەسەر هەندێک لەو خاڵانی کە باس کراوە بتوان ڕێکارەکانی بۆ بکەن و پێداچوونەوەی پێوە بە بکرەوە لە ئێستادا کار بۆدا دەکرێت بە تایبەتی لە کورتهێناندا کار بکرێت لەسەر ئەو کورتهێنانەی کە باسی لەوێدا دەکرێت بە تایبەتی بۆ ساڵی 2024 و بۆ 25 ئەو بەپێ ئەوەی کە وفيها عجز مالي قيمته 164 تريليون. طبعا هذا الرقم كبير. بەڵێ ئەو ژمارەیە کە لە ئێستادا باسی لێوە کراوە زۆرە و لە ئێستادا ئەمە وا دەکا خەزێنەی دەوڵەت زۆر بارگرانێکی زۆری لەسەر ببێ بۆ ئێمە ئێستا لێدا ئەو ڕێکارانە دەکەین کە بمانەوێ ئەو ڕێژەیە کەمتر بێ بکەینەوە بە هەندێک کار هەیە کە دانراوە تێیدا لە ئێستادا وڵات پێویستی پێی نییە بۆی کە بتوانین ئەو ڕێژەی کە دانراوە ئەو ڕێژەی کوردێنانی کە دانراوە کەم کرەوە بە ڕێژەی لە 125 زیاتر دەبێت کە ئەمە زۆرە لە ئێستادا بۆ ئەو ڕێژەیە بۆ بە تایبەتی بۆ ساڵانی داهاتوو دەرا بۆیە ئەگەر بەم شێوەیە لە ساڵانی تریشدا بەردەوام بێ ئەوە شتێکی خەیاڵی دەبێ و لە کاتێکدا تۆ نازانێ نرخی نەود لە ساڵانی داهاتوودا چی لێیە و نرخی دۆلار چی لێیە و سەبارەت بە ڕێژەی پارێزگاکان و هەورێم و هەرێمی کوردستان کە ئێستا بە ڕێژەی لە 12.6 بۆ هەرێمی کوردستان دابین کراوە ئەمانە هەمووی دەبێ بیرکردنەوەی لێبێ و گۆڕانکاری بەسەردابێ ساڵانی داهاتوودا بۆیە لە ئێستادا ئەو ناوچانەی کە تیرۆریستانی داعش داگیری کردبوون لە ئێستادا پێویستیان بە دووبارە بنیادنانەوە هەیە پێویستیان بە پارەی زیاتر هەیە ئەمانە کارەکانی بودجە زیاتر خۆرز دەکا و ئەو خەرجیانەیە کە هەیە ئەو خەرجە پێویستیانەی کە ئەبێ لە ساڵانی داهاتوودا ئەمە ژوا دەکات کە ئەو کوردێنانەی کە لە بودجەدا هەیە قورس و گرانی بکات. باشە بەڕێز کاک موعین ئەمێ بزانم کە لە نێو پرۆژە یاساکەدا نرخی نەوت بە چەند دەستنیشان کراوە دەزانین دەستنیشانکردنی نرخی نەوت کاریگەری لەسەر بەهای دۆلار لە بەرامبەر دیناری عێراقیدا دەبێت ڕەچاوی ئەوە کراوە کە ئەو نرخی بۆ نەوت دادەندێت نرخێکی گونجاو بێ بۆ ساڵانی ئایندا کاریگەری لەسەر بەهای دۆلار نەبێت و کاریگەری لەسەر نەوتیژ نەبێت. بەڵێ بەبێ ئەوەیە بۆ هەر بەرمیلێنەوەت بە 70 دۆلارە دابین کراوە بۆ ساڵی 2023 و لەسەر ئەوە ڕێککەوتون و کە زیاتر لە 3000 ڕۆژانە بەرمیل نەوت هەناردە بکراوە بۆ هەرێمیش ڕۆژانە لە 400
400 بەرمیل زیاتر بتوانێت هەناردە بکە ئەمە با پێم پارێزگاکانی عێراق کە بتوانێت هەناردەی بکە. دەتوانم پێ بڵێم ئەم نرخی بەرمیلەکە لە ئێستا دادانراوە بۆ ساڵی 2023 بەڕاستی گونجاوە و جۆرێکە لە متمەئینی دەداتە هەمووان گرنتی دەداتە لای هەمویان، بەڵام ئەمانە بۆ ساڵی داهاتوو ناکرێ، ئەمانە دەکرێت بۆ ساڵانی داهاتوو گۆڕانکاری بەسەردا بێ. بۆ ساڵی ڕابردوو دەبینین نرخەکەی زۆر دابەزی بۆ لەم ساڵدا بەم شێوە دەکرێت لە ساڵی تێدا بۆیە گۆڕینی نرخەکەی دەکرێت ئەمە لە کوردێنانە ئەمەش کێشەیەکی تر دروست بکە، بۆیە لە ئێستادا پێویستە بۆ ئەوەی کە بتوان چارەسەری ئەو کێشە بکرێت دەبێ پشت ببەسرێ بە کەرتەکانی تریش بێجگە لەنەوە دۆکو پیشەسازی و بازرگانی و کوشت و کاڵی و هەموو بابەتەکانی ترکە لە ژیاندا هەیە ئەوانەی کە لە ئێستادا کاریگەریان نیە بتوان کاریگەریان هەبێت. کەواتە ئەم سێکتەرانی کە جەناب باسی لێەوە کرد لەنێو پرۆژە یاساکەدا بە هەند وەرگیرا و جێکراوەتەوە کە پێ جگە لە داهاتینەوە حکوومەتی عێراقی کار بکات بۆ ئەوەی کە لە سێکتەرەکانی دیکەشدا داهات بۆ غەزێری عێراق بگەڕێتەوە چ کشت و کاڵە چ گەشت و گوزاری و هەر بابەتێکی دیکەیە جێکراوەتەوە لەنێو پرۆژە یاساکەدا ئەم سێکتەرانە؟ بەڵێ ئەو سێکتەرەی باسمان کرد بەجم سێکتەرەکانی تریش بەڵێ باسی لێوە کراوە بێجگە لە نەوت، بەڵام دەیانەوێت لە ڕێگای ئەوەی باجوەرگرتن و ئەم بابەتانی ترەوە تۆزێ ڕێکارەکان قورستر دەبێن سەبارەت بۆوانەدا بە تایبەتی سەرچاوە ئاویەکان و هەموو بابەتەکانی تر ئەمانە ناتوانرە حکوومەت بە تەواوەتی پشتیان پێ ببەسرێەوە داهاتەکەشی کەماکە ناتوانرێت لە ئێستادا پشتی لێ ببەسرێتە زۆرتر پشت بە ئەوانە ئەو ئیرادانە ئەو داهاتە بەسراوە کە لە نەوتەوە دەگەڕێنێتەوە. بۆیە لە ئێستادا هەوڵ دەدەن بتوانێت لەلایەنی کوشت و کاڵی و پیشەسازی و ئەمانە کە بتوانێت زیاتر بکەن لە ڕووی ناوخۆی لە ڕێگای کارتە تایبەتەکانەوە کە بتوانێت زیاترکە بۆیە ناکرێت بەڵێ ئەمانە لە بودجە دەربکرێن و کاری لەسەر کراوە. بۆیە لە ئێستادا پێویستە لە سەرۆکوەزیران محەممەد شاه سۆدانی کە زیاتر گرنگی بەم کەرتانە بدا بە تایبەتی لە ڕێگای کەرتی تایبەتەوە کە پشتیوانیان بێ کە هاوکاریان بێ بدە کە بتوانێت زیاتر وڵات بەرەو پێشەوە بڕە لە هەموو سێکتەرە جیاوازەکانە لە وزەدا لە پرۆکیمیاییدا لە کوشتتوکاڵ لە پەیوەندیەکان هەموو بابەتەکان هەموو جیهان هەموو وڵاتان لە ئێستادا وە بەرهێنان لەو سێکتەرانە زیاتر دەکەن بە تایبەتی لە کەرتە تایبەتەکانە ئەو کەرتە تایبانە کە وڵات بەرەو پێشیشەوە بە هیچ قورساییەکیش ناکاتە سەر گەنجینەی وڵات گەنجی یارمەتی دەری گەنجینەی وڵاتیش دەدا کە بتوان ئەمە دەبێتە وە بەرهێنانی نیشتیمانی و بەرهێنانی پارێزگاکان و بەرهێنان یارمەتی دەری هەر هاوڵاتیەک لە وا دەکا وڵات بەرەو پێشەوە بڕوا بازار بکرێتەوە و هاوکاری زیاتری یەکتری بکەن و بۆیە ئەم پشتیوانی و ئەم پێشکەوتنش تەنها بە بەرنامەی حکومی دەبێ ئەو بەرنامە حکومیە کە سەرۆکوەزیران کە پێشووتر ڕایگەیانووە کە لەو کاتەی دەسەڵاتی گرتوۆتە دەست و بۆ کە بتوانێت ئەم ماوەیە سەرۆکوەزیرانی بکات. باشە بەڕێز کاک معین ینی پرۆژە یاسای بودجەی سە زۆر چاوەکان لە تاوی عێراقدا چاوەڕێی یەکلایکردنەوەی پرۆژە یاساکەن لەلایەن ئەنجومەنی نوێنەرانەوە ئەمێت بزانم دواوادە دەستنیشان کردو و پشووی جژنی ڕەمەزانی پیرۆزیش بە کۆتا دەچێت وادەیەکی زەمەنی سەقفێکی زەمەنی دەستنیشان کراوە بۆ ئەوەی کە تەواوی ڕێکارە هونەریەکان و ڕێکارە تەکنیکیەکانی ئەم پرۆژە یاسایە بە کۆتایی بێت لەنێو ئەنجومەنی نوێنەران.
المناقشة الأخرى أو القراءة الثالثة دەتوانم پێ بڵم ئەگەر گفتوگویەکی زیاتر و خوێندنەوەی کۆتایی دەتوان بڵم خوێندنەوەی کۆتاییە بۆ بودجە دەکرێت و کە بتوان لیژنەی دارایی لێوەدا هەم بە هەماشەوە تێبینیەکانی خۆی بنووسێ و لە ماوەی مانگی پێنجدا لە ماوەی مانگی پێنجدا خوێندنەوەی کۆتایی بۆ دەکرێت لەم یەکچەند ڕۆژەدا لیژنەی دارایی کۆدا دەبێتەوە کە بڕیاری لەوەی پێ بدا و ئێمە ئەوە تەکیدین کە لە مانگی پێنج تێپەڕ ناکە لە مانگی پێنجدا خۆبوونەوەی کۆتایی بۆ تا دەکرێتەوە و بۆیە بتوانێت حکوومەت لەو ڕێگایە بتوانێت بەرنامە حکومیەکانی خۆی دەست پێ بکات و کارەکانی لەگە کۆمپانیا نەخۆیەکان و کۆمپانیا دەرەکیەکان و کارە نێودەوڵەتیەکان و وەزارەتەکان بکە بتوانن بچنەوە سەر ڕێکارەکان و کارەکانی خۆیانەدا و ئەو چەند مانگەی لەم ساڵەداکە بتوانن کە بتوانن ئەو ڕێکەوتانەی کردویان وەکو خۆیان جۆبەجێ بکەن کە بتوانێت لە ئێستادا ئەم بودجەیەش بۆ 3 ساڵ بۆیە پەسەند دەکرێت بۆ ئەوەی کە بتوانن پرۆژەکان چی درپەکیان نەکەوێ پرۆژەکان دەست پێکردن و حکوومەتی عێراقی کارەکانیان بکەن لەگەڵ کۆمپانیا ناوخۆییۆکۆ دەرەکان کە بتوانن سەقامگیری ئابووری بۆ عێراق بگەڕێنێتەوە و هەروەها کە ئەمەش سەقامگیری سیاسی بە دوای خۆیدا دەهێنێ ئێمە لە مانگی پێنجی داهاتوودا هەموو شتێک کۆتایی پێدێەوە پرۆژە یاسای عێراق بۆ 3 ساڵ پەسەند دەکرێت. کاک معین بەهای دۆلار لە بەرامبەر دینار بچەند جێگیر کراوە لە نێو پرۆژە یاساکەیە؟ وەکو ئێوەدا دەزانن نرخی دۆلار لە 3 مانگ پێش ئێستا داوە پێداڵم بە 148 لە 140 بوو لە بانکی ناوەندی و لە شوێنەکانکە بە شوێنێکتر بووە بۆیە لە ئێستادا لە موازنەدا و هەوڵدراکە وەکو پێشووتر بێ بەڵام دوای ئەو بڕیاری کە بانکی ناوەندیدا کە بتوانێت کە بێدای بەزێنێ بۆ 130,000 بۆیە لە ئێستادا بلو موازنەی کە لە ئێستا لە بەردەستێمێنەر بە 130,000 جێبەجە تەثبیت کراوە لە ئێستا دادانراوە و بەپێی ئەو نرخە مامەڵە بێتەکە و دەتوانم پێ بڵم بەڵام لە بازاردا زیاتر دەبێت سەرەکەی لە 135 نزیک دەبێتەوە لە ئێستادا هاتوۆتە نزیک بۆ تۆ لە 140 بەڵام بەم جوانە زیاتریشدا دەبازێ و ئامانجی حکوومەتی ژەوەیە کە بتوانم ئەم نرخانە زیاتر بگونجێنێ لەگەڵ بازاردا و نرخەکان لەگەڵ هاوڵاتیانە بگونجێ و لەگەڵ بازاری ناوخۆدا بگونجە کە کاریگەری لەسەر هاوڵاتیان و ژیانی هاوڵاتیان نەبێت. باشە بابەت تێکە بوو کە جۆرێک دەنگدانەوەی هەبوو لە هەرێمی کوردستاندا ئەویش دەستنیشانکردنی ئەو بڕا بودجەیە بوو کە بۆ ناوچەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان کە بە مادەی 140 ناسراون ئەو بودجێ جۆرێک لە ناڕازی هەبوو ئەوەی کە بودجەکە بڕێکی کەمە بۆ چارەسەری یاخود بۆ جێبەجێکردنی یاسای مادەی 140 هیچ گۆڕانکاریەک لەم بودجەیەدا دەکرێت بە گفتوگۆ و بە دانیشتن لەسەر بابەتەکە؟ سەبارە بە بەشی هەرێمی کوردستان و وەکو پێشوتە پێم تۆ ڕێکەوتنی لەسەر کراوە بە ڕێکەوتن لە نێوان هەردوو لابووە لە نێوان هەرێمی کوردستان کە بە ڕێژەی لە سایە 12.6 بووە ئەمە ڕێکەوتنی سیاسی لە نێوان هەردوولا بەو شێوەیە کە هەرێم بتوانێت ڕۆژانە 400 بەرمیل نەوت هەناردەکە و ڕێکارەکان کە خۆی جێبەجێکە و لەژێر سەرپەرشتی حکوومەتی فیدرالی دابێ و بۆ ئێسان بابەتانە ڕێکەوتنی لەسەر کرداو لە نێوان هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالدا سەبارە بە بابەتەکانی تر سەبارەت بە ناوچە جێنەوەکە و شوێنەکانی تر و لە ئێستادا بابەتی تر هەماوە لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستاندا کە ئەویش خاڵە سنووریەکان وەکو حاجی ئۆمەران و ناوچەکانی تر ئەمەش دەبێت بابەتێ ڕێکەوتنی کە ئەمانە داهاتی غێر نەوتین کە
دەبێت ئەمانەش ڕێکەوتنی لەسەرکە وەکو بابەتی فڕۆکەخانەی سلێمانی فڕۆکەخانی هەولێر و فڕۆکەخانەکانی دیکە بتوانن لەو بابەتانە لێ کۆڵینەوەی لێدا بکرێت ئەمەش کاریگەری لەسەر دەبێت و بەپێ ئەو حەسڵانی کە دابر کردووە. بەڵام سەبارە بە مادەی 140 کە ئەمەش بابەتێکی تر ئەوەی کە بۆی دابین کراوە بۆ گەڕانەوەی ئاوارەکانە بۆ شوێنی خۆیان بۆ زیاترکە بۆ ئەو کەسانەی کە شمولی ئەو مادەی 140 دەکەن دەتوانن بڵم بڕەکەی زۆر نەبووە تەنها 20 وازان 20 ملیارد دینار بووە و هیوادارین کە بتوانین ئەمە زیاتر بکەین و لیژنەی دارایی لە ئێستادا هەوڵ بۆ ئەوە دەدا. واتە لە ئێستا گفتوگۆ لەسەر و بابەتاکرێت کە گۆڕانکاری بەسەرەوە بڕابووجێدا بێت کە بۆ مادی 140 دانراوە. ممكن أن بەڵێ ئەگەر بێت و بەپێ ئەولانی کەرەگەمە ئەو بەشەی بۆ مادەی 140 دابین کراوە بەشی ئەو کەسانە نەکاکە لە شوێنی خۆیان دەرکراون و بگەڕێنەوە بۆ شوێنە بۆ ئەگەر لە دەرەوەی عێراق بێ یاخود لە ناوخۆی عێراق بێ ئەوە هیوادارین کە بتوانێت زیاد بکرێ و کاری بۆ لەسەکە بۆیە لە ئێستادا چەندین داواکاری هەیە لەم بابەرەوە و ئێمە وەپی ئەو زانیاریانی کە لە بەردەستمانە تێبینیەکان زۆرن لەسەر ئەو بارەدا و هەوڵ دەدەین کە بتوانین ئەو ڕێژەیە زیاتر بکەین کە بتوانین لە ماوەی ئەم ساڵ و ئەو داڵانی تێداگیرکرە کە بتوانین ئەو کەسانە هەموو بگەڕێنەوە بۆ شوێنی خۆیان و هەموو کەسێ سوودی لێ وەرگیرە هەموو ئەو کەسانی کە شمولی مادەی 140 دەکەن سوودی خۆیان لەوە ببینن. بەڕێز معین کازمی ئەندامی ئەنجومەی نێنەرانی عێراق لە بەغداد و میانیم بووی زۆر سوپاس بۆ ئامادەبوونیت.